ناوەندی ئەکادیمیای پەیام خولی درێژخایەنی تەکنیکی میدیایی دەکاتەوە. ئەکادیمیای پەیام بۆ ڕاهێنان و فێرکاری و کادری میدیایی خولێکی درێژخایەنی 3 مانگی دەکاتەوە بۆ چەند بوارێکی تەکنیکی میدیا کە بریتین لە پێشکەشکاری تەلەڤیزیۆنی، وێنەگری تەلەڤیزیۆنی، هەواڵنووسی، مۆنتاژ و گرافیک، دەرهێنانی تەلەڤیزیۆنی. ئەم خولە درێژخایەنە 3 مانگ دەخایەنێت، پێکهاتووە لە 2 کۆرس. کۆرسی یەکەم وانەکان گشتین و بەشداربوو هەر 4 وانەکە بە تیۆری و پراکتیکی دەخوێنێت. لە کۆرسی دووەمدا بەشداربوو درێژە بەوانەکانی خوێندنی دەدات لە یەکێک لە بوارە تەکنیکیەکان کە ئارەزوومەندێتی. خولەکە لە دەی هەشتی 2022 دەست پێ دەکات تا دەی 11ی 2022 بەردەوام دەبێت. بەشداربوو دەتوانێت لە ئێستاوە ناوی خۆی تۆمار بکات لە ڕێگەی نووسینگەی کەناڵی ئاسمانی پەیام یان ژمارە تەلەفۆنی 0750 150 90 90.